دوای تەقینەوە و پەلاماری چەکدارانی داعش بۆ سەرگرتوخانەی گوێران لە شاری حەسەکەی ڕۆژاوای کوردستان دۆخی ناوچەکە شڵەژانی بەخۆیە بینی و سەر لە نوێ دۆسی چەکدارانی ڕێکخراوی داعش و شانە نووسۆکان سەریان هەڵدایەوە و دەسەڵاتدارانی ناوچەکەش بە خۆیاندا دەچنەوە بۆ پاراستنی سنوورەکان و ئامادەباشی بۆ هەر ڕوبەڕووبوونەوەیەکی دیکەی چاوەڕوان کراوە. هێزەکانی هەسەدە بە پشتیوانی هێزی ئاسمانی هاوپەیمانی نێودەوڵەتی دژی داعش بە سەرۆکاتی ئەمریکا لە هەوڵدان بۆ دەستگرتنەوە بە سەرگرتوخانەکە و ئەو زیندانیانی لە ماوەیەکی کەمدا لە زیندانی کراوێکەوە بوون بە سەربازێکی شەڕکەر. هێرشەکەی سەر زیندانی گوێران یەکێکە لە ئاڵۆزترین هێرشەکانی داعش لە ماوەی 3 ساڵی ڕابردوودا کە تیایدا هەریەکە لە شانە نووسۆکان و خۆکوژەکان و زیندانی کراوەکان یەکیان گرتەوە لە دژی پاسەوانانی زیندانەکە و هێزەکانی سووریای دیموکرات کە ناوچەکە بەڕێوە دەبن. هێرشەکەش هەوڵێک بوو بۆ زیندووکردنەوەی لایەنی معنەوی چەکدارانی داعش و گەڕانەوە بۆ یەکێک لە تاکتیکە بنەڕەتیەکانی ئەو ڕێکخراوە کە بریتیە لە هەوڵی ئازادکردنی گیراوەکانی نێو زیندانەکان. هێزەکانی سووریای دیموکراتیش گرتەیەکی ڤیدیۆییان بڵاو کردەوە کە بەوتەی ئەوان تەرمی ئەو چەکدارانەی داعشە کە بەشداری پەلامارە چەکداریەکەیان کردووە و ڕایان گەیاند توانیویانە 112 چەکداری داعش بکوژن لە سەرەتای دەستپێکردنی هێرشەکەوە. لە بەرامبەریشدا ڕێکخراوی داعش ئازادکردنی 800 بەندکراوی خۆی لە ناو زیندانەکە ڕاگەیاند کە هێزەکانی سووریای دیموکرات ڕاستی ئەو هەواڵە ڕەت دەکەنەوە و داعشیش هیچ بەڵگەیەکی بۆ سەلماندنی هەواڵەکەی نەخستۆتە ڕوو. لای خۆیەوە وەزارەتی بەرگری ئەمریکا بڵاوی کردەوە چەند هێرشێکی ئاسمانیان بۆ پاڵپشتیکردنی هێزەکانی سووریای دیموکرات ئەنجامدا و هاوپەیمانی نێودەوڵەتیش دەڵێت هێرشەکان بە درێژایی پرۆسەکە بەردەوام بوون کە چەند ڕۆژێکی خایاندووە جگەلەوەی لەسەر زەویش لە چەند ڕوویەکەوە یارمەتی ئەو هێزانەیان داوە. با پێی هەواڵی ئاژانسی هاواری تایبەت بە هەواڵەکانی ڕۆژاوای کوردستان توانراوە دەوروبەری گرتوخانەی گوێران کۆنتڕۆڵ بکرێتەوە و بازنەی گەماڕۆی سەر چەکدارانی داعشیان بچووکتر کردووەتەوە. بۆ زاڵبوونی زیاتر بەسەر دۆخەکەشدا دەسەڵاتدارانی ئیدارەی خۆسەری ڕۆژاوای کوردستان قەدەغەی هاتوچۆی لە حەسەکە بۆ ماوەی 7 ڕۆژ ڕاگەیاند.